تەن دیارە ئێمە وەکو بەشی زمانی کوردی کە ئێمە بەرپرسیارەتیمان هەیە لەو بەشە هەوڵمانداوە گرنگی بە زمانی کوردی بدەین. زمانی کوردی ڕاستە وەکو زمان نەبووتە زمانێکی ستاندەر، بەڵام هەوڵمانداوە ئەو زمانە فەرمیەی کە ئەمڕۆ حکوومەت پێی دەنووسێ پێی گفتوگۆ دەکات لە ناو چینی خوێندکاران و مامۆستایاندا خۆشەویستی بکەین. بەڵام بەداخەوە هەندێک جار هەست دەکەین کە لە ڕاگەیاندنەکانیان لە نووسینەکان لە ناو کۆمەڵگادا وەک پێویست بایەخ بە زمانی کوردی نادرێ. دیارە ئەوە شەندێک هۆکاری تا ڕادەیەک سیاسیشی لە پشتە بەهۆی ئەو بارودۆخانێت چەند ساڵی ڕابردوو بەداخەوە کوردستانمان پێدا تێپەڕی هەست دەکەین بە تایبەتی ئەو جیلەی لە دوای ئێمە لە بەرۆی جیلی دوای ڕاپەڕین کە ئەو نەهامەتی و دەردەسەریانەیە نەدیت کە ئێمە لە دەست ڕژێمی بەعسوو لە دەست با بڵێن پۆست لە ناوبردننی زمانی کوردی دیتمان لەوانەیە هەستی نەتەوایەتی تا ڕادەیەک لە ناو ئەو جیلەدا کەم بێت. بەداخەوە سیر دەکەین مەسەن بۆ نمونە سیمینارێک لەسەر زمانی کوردی ئامادە دەکەین. ئێمە مامۆستایەکمان لە باکووری کوردستانەوە بانگێش کردووە دەبایە ئێستا لە ناو هۆڵەکەدا لە ناو جەماوەری ئەو شارەدا دەنگدانەوەیشی زۆری هەبا خەڵک بە شەوقەوە سەیری لەوە کرد بە ئایا ڕوتی زمانی کوردی لە باکووری کوردستان چۆنە. بەڵام کۆمەڵێک هۆکار هەیە کە دەکرێت لە بواری پسپۆڕی و ئیشی من جیاواز بێ، بەڵام بە هەموو نەوعەیەک هەست دەکەین هەستە نەتەوایەتێکە کەمە پاڵنەرەکان زۆرن ئەگەر دیڕاستی لەسەر بکەین. تەوان ئێمە وەکو زانکۆی کوێ لەو بوارە هەوڵمانداوە زیاتر چالاک بین، هەوڵمانداوە میوانداری مامۆستایانی هەر چوار پارچەی کوردستان بکەین، هەم لە باکوور هەم لە ڕۆژاوا هەم لە ڕۆژهەڵات هەم مامۆستایانی باشووریش. هەوڵی خۆمانمان داوە، پێم وایە هێشتا زیاترمان پێویستە، بەڵام ئەوەی توانی ومانە بیکەین ئەو بۆ ئەوەندەی کە لە بەردەستمانە هەر ئەوەندەمان توانیوە، هیوادارم بتوانین کە زیاتریش بکەین. بەڵام بە جۆرێک لە جۆرەکان دەستی زانکۆیەکانیش بەستراوە بەهۆی ئەو بارودۆخە دارایی کە کوردستانی تێکەوتووە، بەهۆی ئەو سیستەمەی کە بۆن زانکۆکان جۆرێک لە ئازادیان لێ سەندراوەتەوە بەڕاستی. بەڵام زانکۆی کوێ دەکرێت بڵێم زۆر چالاک بۆ لەو بوارە و خزمەتێکی بەرچاوی کردو. من بابەتی ماسەرنامەکەی خۆم لەسەر کاریگەری سیاست و زمانە لەسەر یەکتری بەداخەوە کە دەسەڵاتی هەرێمی کوردستان کاریگەری خراپی لەسەر زمانی کوردی هەبووە، هیوادارم باشتری بکەن. هەوڵیان داوە کە زارەکانی زمانی کوردی بۆ بەسی سیاسی بەکاربێنن، بە تایبەتی زاری بادینی و کوردی ناوەندی سۆرانی. بەڵێ بێگومان بۆن وەکو دەبینیت ناوچەی بادینان ناوچەی سۆران بە تەواوی لێک دابڕاون، هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی زمانەوانیەوە. ئیشی ئەمەی زمانەوانیش ئەوەیە کە ئەو دابڕانە نەهێڵین. بۆی باواقعی تماشا بکەین دیارەوەی کە ئێستا دەکرێت لە زانکۆکان تەنانەت لە خواتریش لە مەدرسەکان جێگەی شانازێ و جێگەی ئومێدە، بەڵام دەبێ قبول بکەین کە نە زانکۆکان نەدام و دەستگا ڕسمیەکان بە تایبەتی باسی هەرێمی کوردستان دەکەم، چونکی تەنیا بەشە کە کورد لەوێدا دەتوانێت لەسەر چارەنووسی خۆی کار بکە، ئەوەی کە کراوە بە باوەڕی من زۆر کەمە. تەنانەت لە زانکۆکان ناخۆشە پیاوەوەی دەڵێ ئەوانەی کە کوردی وەکو کوردێکی ئەسیل دەزانن لە ناو زانکۆکاندا لە کەمایەتیدان. ئەگەر تەماشا بکەی ئەوەی پێی دەڵێن پاشاگەردانی، ئەمن پێی دەڵێم سەرگەردانی لە نووسیندا لە ڕێنووسدا لە ڕزماندا لە نێو نووسەرانی کورددا دەبیدێ، لە نێو ڕووناکبیرانی کورددا دەبیدێ، خەبەرێکی خۆشمان پێ نادا، دیمەنیشی جوانمان ناخەتە بەرچاو. وەڵام من پێم خۆش نییە بە بڵێم، چونکی بە هەر حاڵ ئەوەی پێی دەڵێن ئینتیمای نەتەوەیە و ئینتیمای هەر هەیە، بەڵام زۆر بە مەرارەتەوە بەتاڵیەوە ئەوەی دەڵێم بەداخەوە ناڕەزایەتی لە دەسەڵاتی کوردی وای کردووە کە خەڵک ناڕەزایەتی لە نێوەرۆکی قەزەی کورد و نێوەرۆکی مەسەلەی نەتەوایەتیش پەیدا بکە. ئەوە تاسیری کردووە بمانەوە نەمانەوە. شێوازە حکومڕانی بۆ هەمومان جێشان ئازە لە هەم بەشەکانی کوردستاندا، بەڵام شێوازی حکومڕانی بە باوەڕی من ئەو بایەخی کە پێویستە بیدا بە مەسەلەی زمان، بە مەسەلەی کولتور، بە تایبەتی بە مەسەلەی یەکخستنی زمانی کوردی، بە باوەڕی من لەو بارەوە دەسەڵاتی کوردی کەمی هێناوە، کەمی کار کردووە. ئەمە وەکو گەنجێکی خوێندکاری زانکۆ لە ڕووی ئاڵا و لە ڕووی زمانی کوردی لە ڕووی هەستی نەتەوایەتی بەزی وەکو پێشان نەمایە، وەکو سەدەین باو باپیران. لە ئێستاکەدا ئاڵایەک خاکێک ئەو هەستە و خۆشەویستە وەکو جاران نەمایە، ئەو ئاڵایەک کە بۆتە خەم و پەژارە بۆ میلەت
بۆتە خۆشگوزارانی بۆ گەڵدەکاران بۆ دەسەڵات وەکو پێشان وەکو سەردەمی باو باپیرانان کە هەستێکی عاتفی خۆشەویستیان هەبوو بۆ زمانی خۆیان زمانی کوردی و ئاڵا و خاک وەتەنەکەیان بەڵام لە ئێستا کە دەبینین لە سنووری بیلاڕوسیا پیرێژنێک ئەڵێت بژمرم ناگەڕێمەوە کوردستان و منداڵێک لێوێن دەرە بە هیچ شێوەیەک دەرێ ناگەڕێمەوە کوردستان کە منداڵێکی ئەوەندە ئەڵێت ناگەڕێمە کوردستان و حەز بە کوردستان ناکات و ئێوەیە وڵاتەکەی خۆی جێبێڵە ئەوێ خاک و ئاڵا وەتەنەکەی خۆی جێبێ هەڵێت ئەمەش لە بە هۆکاری سەرەکی حکومڕانی ئەم هەرێمەیە ئەم کوردستانەی کەوای یەکە خەڵکەکەی میلەتەکەی حەز بکەن بە ناڕەحەتی لە وڵاتە بکەن و بیان هەیە ئەم وڵاتە جێبهێڵن و بڕۆن لەبەر دەسەڵاتی ئەم حکومڕانەیە کە بۆتە هۆکارێک کە میلەتەکەی کە خەڵکەکەی ئەم وڵاتە جێبهێڵن و لەبە خۆشگەزارانی بۆ ئەوەی ژانێکی خۆشتیان بۆ دەستەبەر کات سەبارەت بە زانکۆ پێمانکەن لە زمانی کوردی ئەوە نییە بڵێ بە شێوەیەکی زۆر گرنگی بە زمانی کوردی دەدرێت بابەتەکانی تری تێدا بۆ منە ئینگلیزییان عەرەبی ئەو بابەتانش لە دەرسەکان لە ئەوانەکان دەخوێندرێت خوێندکارانی زانکۆ بۆچی وڵات بەجێ دەڵێن وەڵامێک ئەمەوێ بڵێم 16 ساڵ تۆ بخوێنیت بەڵام هەلی کار نەبێت لەم وڵاتەی هیچ داهاتێکی خۆی نییە لەم وڵاتە بۆچی بخوێنیت خەڵک بێ کاتۆدا ئەڵێ من بۆچی بخوێنم بۆچی 16 ساڵ ژیانی خۆم بەفیڕۆ دەبووم بەڵام داهاتی خۆم نەبێت داهاتی خۆم ڕۆشنایی نەبێت بۆم کە سوور بزانم داهات و میز نییە لەم وڵاتە ئەمەش هۆکارەکەی حکومڕانی ئەم وڵاتە زۆر سەقەتە کە زۆر پلانی تۆکمە نییە بۆ ئەوەی خوێندکار بخوێنێت و 16 ساڵ دوای 16 ساڵی هەلی کاری بۆ دابی بکات نەک زانکۆ کە هەب بە تەواتی سێکتەرەکانی ئەم کوردستان حکوومەت ناتوانانی وە شتێکی وا بکەن پلانێکی وا دابنێن کە حەستی نەتەوایەتی خۆشەویستی بۆ زمانی کوردی بۆ ئاڵاکەی بۆ خاکەکەی لە نێو چینی گەنجان چینی میلاد لە بە تەواتی بە کۆی گشتی هەستێکی وایان بۆ درست کە پلانێکی وایان بۆ دانێت کە هەستی خۆشەویستیان بۆ خاک و ئاڵا زمانەکەی خۆیان هەبێت